بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان بەشی دەیەم و کۆتایی. هەنگاوە ئابووریەکان. حکوومەتی شۆڕایی خەڵکی کوردستان لە پێناو دابینبوونی ئامانج و داخوازیە ئابووری و ئاسایشیەکانی سەرەوە و بۆ پەرەگرتنی کەوتنەگەڕی ئیرادەی ڕێکخرا و هەرچی بەرینترکردنی کرێکاران و زەحمەتکێشان لە ژیانی ئابووری و سیاسی خۆیان، ڕاپەڕاندنی ئەم هەنگاوانەی خوارەوە دەخاتە بەرنامەی کاری خۆیەوە. بەدەستەوەگرتنی سەرجەم دامەزراوە پیشەیی و بازرگانیەکانی سەربا ڕژیمی کۆماری ئیسلامی، بەدەستەوەگرتنی مەوقوفات و ماڵیاتی تەساعودی لەسەر میرات و دارایی و لەسەر داهاتەکانی وەدەستهاتوو لە خاوەندارێتی ئامرازی بەرهەمهێنان و ئاڵووێرکردن، چاودێریکردنی شۆڕا دێمۆکراتیکەکانی خەڵک بەسەر کاری دابەشکردنی کاڵاکان، هەتا کاتێک کە گەڵاڵەی دیاریکراو بۆ پەرەپێدانی ناوەندەکانی بەرهەمهێنان و قەرەبووکردنەوەی دواکەوتوویە ئاگوریەکانی سەرچاوەگرتوون لە هەڵاواردنی میلی بە هەزینەی دەوڵەتی ناوەندی دابین دەبێ و هەتا کاتێک سەرچاوە سروشتیەکانی ئێران لە خزمەتی ئاسایشی گشتی سەرجەم کۆمەڵگا و وەڕێخستنی پرۆژەی یەکسانکردنی نەتەوەکانی دانیشتووی ئێران قەرار دەگرێت، دەسەڵاتی شۆڕایی خەڵکی کوردستان داهاتی وەدەستهاتوو لە سەرچاوە سروشتیەکانی کوردستان دەخاتە خزمەت بەرنامە ئاسایشیەکانی خۆی. کۆمەڵە لە پێناوکردنی ئەم بەرنامەیە بە یاسای بنەڕەتی کوردستان و پەسەندکردنی بەدەنگی زۆرایەتی لە بەرزترین ناوەندی دەسەڵاتی خەڵک واتە ڕفراندۆم، کۆنگرەی سەرتاسەری شۆڕاکان و هتد هەڵدەدات. بەڵام لە هەمان کاتدا لە هەر خەبات و ئاخێزێکی کۆمەڵایەتی و ناوەندە سیاسیەکان کە بەشێک لەو ئامانجانەی ئەم بەرنامەیە دەستەبەر بکات و بواری دەست پێڕاگەیشتنی کرێکاران و خەڵکی ستەم لێکراو بە ئاوقەکانی دەسەڵاتی سیاسی لە کۆمەڵگادا بڕەخسێنێت، چالاکانە بەشداری دەکات.